ئاەتەکەت پێ بوترێ و پێ و ناخۆش بێ، فەرموودەکەت پێ بوترێ و پێ و ناخۆش بێ، کوڕەکەت پێتەڵێ مناڵێکی سەر جادە پێتەڵێ کە هارەبی لێ لە ماڵەوە لە کوڕەکەت ئەنجاڵی تێکیان ناوی و وایان لێ کردویت و ئاوایان لێ کردووی، خۆی تۆ تێکچووی، تۆ تێکچووی، تۆ عەقڵە لە دەستداوە، دینێ لە دەستداوە، حساب بۆ ئاەت و حەدیث ناکەی. نا کوڕەکەت چی پێوتوی؟ ئاەتی پێوتوی، حەدیثی پێوتوی. ئەو مامۆسایە چی وتۆ بە کوڕەکەت؟ ئاەتی وتۆ و حەدیثی وتۆ. تۆ لە یەک کاتا چەندین شیرک کۆکەیتەوە لە خۆتە. یەک تعظیمی دەقەکانی قورئان و حەدیثە لا نییە، دووش دەقەکانی قورئان و حەدیث بە تێکدەری کوڕەکەت ئەزانی و بە تێکدەری خۆشتی ئەزانی. ها چ قوڕ بەسەریەکە بۆت، ها چەند طەبیعیە بەلاتەوە تۆ لە عیباد الرحمان بڕۆیتە دەرەوە بۆ عیباد الشەیطان، چەند ئاساییە بەلاتەوە. بۆ ئەگەر کەسێک فەرموودەیە تەطبیق کاتێک چووە، بۆ ئاەتێ تەطبیق کاتێک چووە، ئەی بۆ ڕێبازی یاریزان تەطبیقەکە بە کاملی تێک نەچووە. بۆچی؟ هی یاریزانێکی جوولەکە، هی گۆرانی بێژە، هی ئەکتەرە، هی سەرکردەیەک و سیاسیەکی فاشیلی کافر، بۆ تێک نەچووە بەوانە، بەڵام بۆ بە قورئان و حەدیث تێگەچێ. لەبەرەوەی تۆ دژی قورئان و حەدیثی، تۆ دوژمنی ئەڵڵا و ڕەسوولی، ئەمجا خۆشە بە موسڵمانە زانی. نا